دووبارە سڵاو کاک بەکرد لە شوێنەوە سایمتوان لە ماوەی پێشوا گۆڕانکاریێک لە ئەنجومەنی ناوەندا کرا جەنابتانوەکو سکرتێری و ئەنجومەنە لابران و هەردوو جێگرەکەتان و دەتوانین بڵین سەرۆکاتی ئەنجومەن گۆڕانکاری زۆری بەسەرهاو هۆکاری ئەم گۆڕانکاریە چی بوو؟ تۆ لە پرسیارەکە تا باسی لەوە کرد کە ئەوە دەستی وەردانی سەرکردایەتی ئۆملاولایەتی هەبوو و شتێکی وا پرسیار کرد. ئەم ئەنجومەنە بە ئینتیخابات هەڵبژێراوە لە مۆتەمەریسیا بە ئینتیخابات هەڵبژێرا لە کۆنفرانسی پێش مۆتەمەریسیا باس لەوە کرا کە مۆتەمەری دووە قەرار لێدراوە ئەنجومەنی ناوەندی دابنرێ بۆچی دانێنراوە ئیتر لە کۆنفرانسەکە قەراریاندا کە دابنرێت و دوای کۆنفرانسەکە ئەنجومەنێکیان دانا بەڵام بە ئینتیخاباتنا لە کەسایەتی شارەزا و خەڵکی بازمون و کادرەکانی ناوێکێتی نیشتیمانی کوردستان منیژێک بووم لەوانە هەتاکو مۆتەمەر ئیشمان کرد دەوجی شەژمانیەک خراپ نەبوو من زۆر بەدڵم بوو کە ئێش و کارەکانە ڕوا لە مۆتەمەری سیا قەرار درا کە ئیتر ئەنجومەنەکە بە ئینتیخابات هەڵبژێرێدا مۆتەمەرە هەڵبژێرێت قەراردرا 101 کەس دابنێن ئێمەمانان زۆر محاوەلەمان کرد 101 کەس زۆرە مەجموعەیەک بوون لەوانەیە کە تەجروبەمان لە ئەنجومەنەکە هەبوو با 101 کەس نەبێ کەمتر بێ بەڵام قەرارەکەوا درا 101 کەس بێ 81 کەسی لە مۆتەمەرە هەڵبژێرێ 20 کەسیشی 10 ساڵ بگرێ بە بەڕێز سکرتێری گشتیە و دایبنێ فعلەن وا کرا کە ئەنجومەنەکە دانرا یەکەم جاری ئیشکردنی ئەنجومەنەکە دوای مۆتەمەر ئەوە بوو کە بەرنامەیەک بۆ خۆی دابنێ بەرنامەکە دانرا ئەنجومەنەکە خۆی داینا هەنێ دەسەڵاتیش لە مۆتەمەرە درابوو بە ئەنجومەنەکەش بەرنامەی ئیشکردنی خۆی دانا لە دوای بەرنامەکە چەند کۆمیسیۆنێک 14 کۆمیسیۆن دانرا هەر کۆمیسیۆنی بەرامبەر بە ئیش و کارەکانی خۆیان و بەرامبەر بە دەستگاکانی یەکێتی و حکوومەتی ئیش و کارەکانی خۆیان بکەن دوو جێگریش سکرتێر هەڵبژێراوە هەمووی بە ئینتیخابات دوو جێگریش هەڵبژێران ئەنجومەن ئەوەی کە من شارەزا بم لەناو ئەنجومەنەکە من بەردەوام کردو لە ئەنجومەنەکە چەند وەختێک نەبێ کە بۆ نەخۆشی خۆم و خێزانەکەم چوینە دەرەوەی وڵات ئەو سەردەمانی کە من ئەچوومە دەرەوە تۆزێ وەزەکە تێکچوونێکی تەیەکەوە بە هەرحاڵ لەناو ئەنجومەنەکە ئێستا دەنگێکەیە کە ئیش کەم کراوە بەڵام ئیشی زۆر باش کرد لە ئەنجومەنەکە کۆمیسیۆنەکان ئیش و کارەکانی خۆیانیانە کرد بەڵام کاک ڕێبوار لە ناو 101 کەسا هەمووی ئەدایۆک و یەکوانیە هەمووی بیر و بۆچوونیەک و یەکوانیە هەمووشی ئوسلوبیەک و یەکوانیە ڕەنگە تێگەیشتنیشیان بەرامبەر بە ئەنجومەنەکە وەکو یەک نەبوو بێ زۆر احتیاجیەوە بەڵام ئەوەی کە ئەرکی ئەنجومەنەکە بوو ڕاشکاوانە بیرێم زۆر بە باشی مەحاورەیەکە کە وەکو خۆی جێبەجێ بکرێت هەموو وەختێک کۆبنەوە بە فراکسیۆنەکانە کرا کۆبنەوە بە مەسئولی فراکسیۆنەکانە کرا کۆبنەوەی سکرتارێ دەکرا سکرتارێتەکە کە سکرتێر و دوو جێگر و بڕیاردەرێک بوون کێشەیەک هەبوو من نایشارمەوە لە ناو سکرتارێتە کێشەیەک هەبوو کە بەڕاستی ئەو کێشە پەیوەندی بە منەوە نەبوو بەڵام زۆری ئەندامانی ئەنجومەنەکە هاتن پیانەوەتم کە تۆ باجی ئەو کێشانە ئەدەی لە دواییە من ئەمیز هەر برایەنە ئیشکەین من ئەمیز ئەنجومەنێکی ئاوا گەورە کێشەشی تەیەکەوێ پێویستە خۆمان بتوانین چارەسەری بکەین دوای وا دەرنەچوو بەڵێ بەڵام کاک بەکرد ئەمەی ڕاشکاوانە پێم بڵێ ینی دیاترین ئەو کێشەیە چی بوو کە لە نەف سکرتارەتی ئەنجومەنە هەبوو کارەکەی گیان بەوەی کە بینیمان من لەناو ئەنجومەنەکە حەزەکەم ئەوە خەڵک ئەوە بزانێ کێشەیەک یەک مەسئلەی سیاسی یەک شتی کۆمەڵایەتی لەم کوردستانی عێراقانی ئەنجومەنەکە تەدەخولیتانە کردوێ یەک کێشە نییە بۆ بەڕێز سکرتێری گشتی و بۆ مەکتەبی سیاسی نەنووسراوێ فڵان لە ناو هێزی پێشمەرگا ئەم
کێشەیەمان هەیە لەناو جێشە ئەم کێشەیەمان هەیە لەناو ڕێخستنەکانە ئەم کێشەیەمان هەیە لە ناوی عدامە ئەم کێشەیەمان هەیە دیارە ئەو کێشانی کە ئێمە ئەمان نووسین زۆریان بە سوپاسەوە بۆمان هاتوونەتەوە زۆریان دەوحیان بۆ نووسین کە کێشەی ئێمە 370 ضابط کە کۆدیجی سەربازیان تاو کردووە ئەوانی ئێمە هەر هەموو مەغدورەکانی بەرهەمبەرەکانمان هەموو حەقی خۆیانیان وەرەگرت ئەمان زۆر هەولیاندا بوو بۆیان چارەسەر نەیەکرا ئێمە بۆمان چارەسەرکردن کێشەیەکی گەورەیان نووسی دەوحەیەکی گەورەیان نووسیوە سوپاسنامەیان بۆ نردوین کە ئێوە ئەوەتان بۆ کردوین چەندین شتیاد و بابەتانە کراوە لەناو حکوومەتە یەکە بە یەکەم مدیرعامەکانی وەزارەتەکان چەنن ئەو وەزارەتە کام مدیرعامیان یەکێتیە کامیان پارتیە کامیان ئیسلامیە کامیان شوێیە کامیان بێلایەنە هەمومان نووسیوە کام حیزبە مەغدورە کامیان مەغدور نیە هەمومان نووسیوە ئێحسایەکمان داونەتێک کە لە 100% دەجێگەی خۆی بووە مەکتەبی سیاسی و جەنابی مامجەلال و جەنابی دکتۆر بەرهەمیر کە سەرۆکی وەزیرانە لە ناخی خۆیانە تەعەجوبیان کردو ئێمە چۆنەوە معلومات باشە بەڵام بەپێ ئەو داتایی کە لە بەردەستی ئێوە بوو یەکێتی مەغدور بوو لە بەڵێ مەغدور بۆ کەم بوو ئەی بۆ شەریکی حکوومەت نییە ئەو ڕێکەوەی لەگەڵ ئەوەی واجبی سەرشانی ئێمە ئەوەیە کە ئێمە پیان بڵین کە با ئەوە تا مەسەمەیەکێکە لە مەوزوعەکانمان بە باشتر بەڵام کاک بەکرد با لەسەر ئەنجومەنی ناوەند خەڵاسە بکەین بەپێ ئەو بڕێری کە لە کۆنگری دووە دراوە بۆ پێکهێنانی ئەنجومەنی ناوەند ئەم ئەنجومەنە شێوە پەرلەمانێک وەرەگرێت ئەگە شێوە پەرلەمان وەربگرێت کەواتە ئەم ئەنجومەنە توانای بانگێشکردنی تەنانەت سکرتێری گشتیشی هەیە لێپێچینەوەی لێ بکە لەسەر هەڵەیەک لەسەر کەم و کوڕیەک لەسەر کەم تەرخەمیەک بۆ نمونە ینی پێت وایە نووسینی لەوحەیەکی سوپاسنامە بۆ ئێوە بەس بێ لە کاتێکە ئەو ئەنجومەنە بۆ نمونە نەیتوانی فلانە ئەندامی سەرکردایەتی بانک بڵێ کاکە تۆ لە ئاسی پێویستانە بوویت فەرموو ئێمە متمانە و لێسەنینەوە ڕاستە لە کۆنگرا وەرەگرتەوە بەڵام ئێمە ئەم ئەنجومەنە ینی ئایا توانای ئەوەی هەبوو مەکتەب سیاسیەک و سەرکردایەتیەک و مەسوول مەڵبەندێک و کادرێکی پێشکەوتوی حیزب بانکە و لێپێچینەوەی لێ بکە گەورەترین ئەندامی مەکتەبی سیاسی بانک کراوە ئێمە دەستگایەکی حیزبین ئەنجومەن یەکێک لەو تێنەگەیشتانەی کە لەناو ئەنجومەنی ئێمە خەڵک تێگەیشت بوو ئەوە بوو کە ئەنجومەن بوو ئەوە دامەزێنراوە کە منافەسەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە من بەش بە حاڵی خۆمەک و ئەندامێکی چالاکی ناو ئەنجومەنەکە و کوچکتزێری ئەنجومەنەکەش نەک ئەوە وا تێنەگەیشتم دژایەتی ئەو بیرەشمە کرد من وا ئێساش لە ناو ئەنجومەنەکە بم ئەو سەردەمەش وایشم کردووە ئەو ئەنجومەنە عاملێک بێ بۆ هاوکاریکردنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو دام و دەستگاکانی تر یەکێتی نیشتیمانی کوردستان و هەرچی ملاحەزە و نەقدێکیشی هەبوو پیان بڵێ بەڵام نەشێت لە دەرەوە بیکە بەهەڵڵا کاکە ڕێبوار لەناو حیزبێکی وەکو ئێمە هەڵە و ئەوانەشە بووە شت هەبووە کە غەڵەتە بووە زۆر شتەیە ئێساژ هەر کەسێ من لە پێشە باسی ئەوەم کرد ئەو حیزبانە ئەو کەسانە غەڵەت ناکەن کە ئیش ناکەن کە ئیشیان کرد تووشی هەڵەژە بن تووشی دادانە بن تووشی ئەوە بن کە پێویستە ڕاستکرێنەوە من باسم کرد یەک شت نییە ئێمە ئەرشیفمان هەیە با ئەنجومەنەکە خۆیان ئێستا هەست بۆ مەسئولیتە بکەن ئەو ئەرشیفەی کە هەمانە با ئەوە ئیعلان بکەن ئەگەر ئیعلانیشی ناکەن بۆ خەڵک ئیعلانی کەن بۆ دام و دەستگاکانی ناوێکێتی نیشتیمانی کوردستان هەرچی شتێکمان بۆ جەنابی مامجەلال نووسیوە بۆ کاتگێڕی مەکتەبی سیاسی نووسیوە بۆ مەکتەبەکانی تر نووسیوە هەر هەمووی لە ئەرشیفەکانمانە لێی گردەداوەتەوە نوسخەی هەیە و دەوێ باسی ئەوانەکەن یەک کەم و کووری بە ئێمە بڵێن لە ناوێکێتی نیشتیمانی کوردستانە کەنەمان نردبێەوە بۆ بکەم ئەمانەمان هەر هەموو کردووە بەڵام هەر بەڕاستی ڕێگریشە بووە مەسەلەن من ئەمێ لێرە ڕەشکاوانە باسی بکەم لە ناو مؤتەمەرە دەسەڵات دراوە بە ئەنجومەن کە هەر ئەندام مەکتەبێک لە هەر مەکتەبێک کاداندا لە دوای مؤتەمەرەوە ئەوانەی دوای مؤتەمەردادێن پێویستە بە فیلتەری ئەنجومەنات تێپەڕکە یعنی کە توان کرد بە ئەندام مەکتەب پێویستە ئەنجومەن موافقەتت لەسەر بکات
ئەمە یەکێک بوو شتانەی من زۆر ڕاشکاوانێ مەکتەبی سیاسی پێ ناخۆش بوو ئەیان و ئەو دەسەڵاتە لەگەڵ خۆمان مناقەشیان کردووە حەق ئەو دەسەڵاتی ئەنجومەن نەبێ هەموو مەکتەبێک پەیڕەوێکی تایبەتی خۆی هەیە لە ناوێکیتە ئەو پەیڕەوانە ئەبێ بێن لە ناو ئەنجومەن و لە ئەنجومەنە مناقەشە بکرێن و تەستێق بکرێن و پێرزویان لێ بکرێت و بۆیان بنێرێتەوە مەکتەبی سیاسی لەگەڵ مناقەشیان کردو و توانە ئەوە پێویست ناکە ئەنجومەنەوەی بۆ چییە ڕەنگە ئەنجومەن هەندێک جارەوەی دواخست بێ ڕەنگە مەکتەبی سیاسی ویستی بێتیان کادرێکە زۆر مستاقە بیکەن بە ئەندامی مەکتەب بەڵام ئەوە بەڕێگرییان زانیوە بینێر ناو ئەنجومەنەکە و ئەنجومەن موافقەتی دەسەر بکە ئەوانە مەسەلەن یەکێک لەو کێشە ئەوانە هەمووی کێشە بوون یەکێک لەو کێشانەی کە دروست کرا یەکێک لە جێگرەکانمان بەڕێز برایم جەلال کتێبێکی دەرکردووە برایم جەلال یەکێکە لە کادرە هەرە کۆنەکانی ناو کۆمەڵە لە تەسیسی کۆمەڵەوە برایم جەلالی تیا بووە ڕەنگە ئەدای برایم جەلال هەنێ برادەر پێخۆش نەبێت ڕەنگە ئەدای من هەنێ برادەر پێخۆش نەبێت و ئەمە شەرشیەکی تەبیعیە برایم جەلال کتێبێکی نووسیوە بە ناوی چەپکێک لە مێژووی کۆمەڵە ئەم کتێبە 4-5 ساڵە خەریکێتی پەیوەندی بە منەوە نەبووە پەیوەندی بە ئەنجومەنەوە نەبووە برایم جەلال کتێبێکی دەرکردووە ئەم کتێبە هەنێ برادەری ناو یەکێتی نیشتیمانی کوردستانی نیگەران کردووە یەکێک لەوانە منیشی نیگەران کردووە بەڵام کاکبرایم نەهاتەوە بە من بڵێ کتێب دەرەکەم ئەوە حەقێکە ئەلوبای حەقەکانی ئینسانە خۆی حەقی ئەوەی هەیە و کتێبە دەرکات چ پەیوەندی بەمنەوەیە ئێمە بۆمان تەبع نەکردووە ئێمە ئاگامان لێ نییە ئێمە هاوکاری مادیمان نەکردووە وەکو چۆن تۆ بۆ خۆت بەبێ ئاگا کتێبێک دەرەکەی کەس ئاگای نییە خۆت نەبێ حەقی خۆتە برایم جەلال ژاوای کردووە کتێبەکە هەنێشتی تیا هەیە من دلم کە ناڵەشەوە ئێڵێم شەڵاوایتیانە بواە بەڵام ئەو کردوێتی و پەیوەندی بە منەوە نیە بە هیچ جۆرێک هەنێ لە برادرانی مەکتەبی سیاسی ئەڵێن بە کەراوکاری برایم جەلالی کردو بۆ دەرچوونیە و کتێبێک کە دەری کردووە من یەک دووسخەی بۆ نردوم ئیتر هیچ جۆرە پەیوەندیکی بە منەوە کەواتە کێشەکانی هۆکارەکانی ئەو گۆڕانکاری کە لە سکرتارێتی ئەنجومەنی ناوەنداکرا ئەوانە بوون کە تۆ باسیکردن هۆکاریەوە بە ئەداتان باش نەبووە ناکۆکی فکری بوو بێ ئەوە بۆ شتی تر جا من ئەمەوێ لێرە ئەوە باس بکەم مەسەلەن لە ئەوەڵ جاری هەڵبژاردننی سکرتێری ئەنجومەنی ناوەندا بەڕاستی یەکێک لەو برادرانەی کە فکری ئەو بۆ ئەنجومەنەدا بمەزێ لە مؤتەمەری دووە یەکێکە لە کادرا دەرکەوتەکان و کاریگەرەکانی ناوێکێتی نیشتیمانی کوردستان و یەکێک لە دامەزرێنرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە من کۆمەڵە بووم بەڵام ئەو لە خەتێکی ترا بووە بەڵام من زۆر احترام لێگرتووە زۆر کاریگەری هەبوو لەسەر ئیشکردنی یەکێتی توانای هەبووە لە ئیشکردنا بەڵام حەزی نەیەکرد من بم بە سکرتێری ئەنجومەنەکە یەک دوو ڕۆژ دوای خست و بە ئەندامەکانیەوە دەوی وەرن ڕێی بە فڵان کەس بن بابەکرد نەبێ زۆر ڕەفیقم بوو بەڵام ئەوی لە من تواناتە زانی ئەو برادەرەکە هەستی بەوە کرد خۆی هات پێی وتی بەیانی ئینتیخاباتە من نایم وتم سیوانەکەی وتم تۆ بێ خۆتە شێکەی من نایکەم چونکە تۆ برای گەورەی منی وتی یعنی من بێ منافەی تۆ بکەم وتم کەی و منافەسەیە من نایکەم تۆ وەرەوە یا هەردووکمان خۆمان تەژیارکە قەچە کامە برای یەکین وتی ئەگەر هاتم وتی نایم بۆ بەیانە جوابی ناوتی نەهات ئەو برادەرە هەر لەوێ بوو دووبارە ویستی ئەم ڕۆژ دوای بخاتەوە بۆ ئەوی قەنەعاتی پێ بکە نەهات و من دەچوم بە سکرتێری ئەنجومەنەکە ئەم جارەیان کە ئەوەتان ناو ئەنجومەنەکە دروست بوو من لا نەبراوم من خۆمی سقالم کردووە من لە 24 مانگی 11 من ئیستیقالەم کردووە ئیستیقالەکەشم نردووە بۆ بەڕێز مام جەلال ئیستیقالەم تەنیا لە ئەنجومەن نەکردووە لە یەکێتیش کردووە من یەکێ لەو گدەیانم کە منی ئەحراز کرد ئەوە بوو کە حەق نەبوو ئاوا بێ ئەو مەوزوعانە وایان دێبێ تەسیر بکاتە سەر ئەنجومەنەکە
من چەند جار بە هەنێ برادرم و تومە من کارێکی خراپەکەم من ئیشێگەکەم بەدڵی ئێوە نییە ڕخنم لێ بگرن بۆچی تاسیر بکاتە سەر ئەنجومەنەکە فڵان کەس کتێبێکی دەکردەوە بۆ تاسیر بکاتە سەر ئەنجومەنەکە من بەداخەوە ئێڵێم من ئێساژ یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامە یەکێتی نیشتیمانی کوردستان بە یەکێک لەو بەرنامانە ئەزانم کە لەگەڵ ئەم هەلومەرجەی کوردان ڕێگەکەوێت و خزمەتی کوردەکە خەبات و سەرۆرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر زۆر گەورەیە من چۆن وجدانم قوبوڵەکە کاک ڕێبوار فرسەتم بە چۆن وجدانم قوبوڵکە من ناڵم خەرمانێ بەڵام مەڵۆیەکی پسکۆرم بۆ خۆم لە سەروری دروست کرده بوو کە من لە دوای ئەنفال لە سەقز بووم یەکێ لە سەرکردە هەرە گەورەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تەبلیغیان کردم وتیان بە ئێمەیان وتووە بەکرد تا یەکێتی بێنای کوژین من لەسەر چیە خۆ دزیم نەکردووە خۆ پیاوم نەکوشتووە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان و هەڕەشانە لە من نەکرێ جا من ئێستای ئەلان یەکەم لە 24 یانزەوە من ئیستقالەم لە یەکێتی کردووە ئەگەر میلیان کوشت من لەسەر خراپەکاری نەکوژراوم وەکو ڕەفیقەکان بخۆم بەشەی دەزانم لە دەرونی خۆما خۆم بەشەی دەزانم من لە سیوێکی ئابا دەستێرم بەرم بزێناروم لە خەسەخانی بانە بووم برێنارەکان زۆر بووم وتمان تەداویکەن ئەمجا من لە وەختا خەبەریان بۆ هێنام وتیانی سایەنە و کوژن لەسەر چی من دەوێت کوژن لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان نییە من خێزانەکەم لە ساڵی 76 گیراوە منادی بۆ لە ناسریە ناویمان ناتانیا شەیدارام ناوینە شەهید بوو تەمەنی بوو بە 6 ساڵ و شەهید بوو جاری دووەم لە هەیئەی کەرکووک ژنەکە مناڵی بووە لەسەر چی فازڵ بەڕاک ژنەکەی منی بان کردووە شێخ جەعفەر کە خەڵک هاوکاریانە کرد بۆ دەستباز بوونی کە یەکێک بوو لە خاینەکانی کورد شێخ جەعفەر متەرجیم بووە فازڵ بەڕاک کە مدیری ئەمنی عام بوو بە کافەی خێزانی منی وتووە با حکومەتیش و ئێوە ڕزگارتان ببێتەوە بچۆ بەکرد کوژە کافە پێی وتێتی من ئەگەر وەفام بۆ بەکرد نەبێ کە باوکی 6 مناڵە چۆن وەفام بۆ ئێوە بێ توێتی دەبڕەخت لە سزنا بە خۆ بجێخۆ شێخ جەعفەر متەرجیم بووە من ئەو سەروەریانەی من کە ئاوا ئەو هەموو خزمەتانە لە پێناوی تیا کردومە ڕاستە لە پێناوی کووردا کردومە بەڵام بۆی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە کردومە حەق نەبوو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە ئەدایانەوە بۆیە بەرامبەر بە من لە گۆڕانکاریەکانە ناڵێم چونکە من کە لە نەخۆشی لە ئەردەن گەڕامەوە نیازم هەبوو ئیستیقالە بکەم لە سکرتێریانە مێنمەوە بەڵام هەر ئەندامی ئەنجومەنەکە بم وایان لە من کرد کە من ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبم ئەو مەڵۆ پچکۆلەی کە من لە سەروەری خۆمان دروستم کرد بوو بەداخەوە ئێڵێم بێویژدانی ئاگرێکی تێبەردا بەڵام من ئەگەر یەکێتیش نەبم هەر کوردم من هەر لە پێناوی خزمەتکردنی کوردام ژیانم یعنی ئەوەی تیانە ماوە پسن سەیری ماڵەکەم کردن هەش مناڵم هەیەکیان مەکتەبی تەواو کردووە زۆر چاک شارەزان کە لەسەر وەزیدی و لەسەر ئیمتیازات وانە ڕەفیقەکانی من مناڵەکانیان چۆنە هەموو احترامیان لەسەر سەرمە هەمویان مستاقن بەڵام مناڵەکانی منیش مستاق بوون ئاوا پاردەژێنێتەوە من ئەوە حەق وایە لە تاریخ ئەمە باس کرێ چۆنە بێ ئەو سەر لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەواڵی کاریگەر هەیە کە ئێستا لە هەموو کەس دەستڕۆشترە یەکێتی 1000 عەزیز لە سۆخماق ماڵەکەی منیان لەسەر ئەو تەحەڕی کرد ماڵەکەی من کە من یەکێ بووم من سەرپەرشتی شەڕەکانی ئەنفالمە کرد ئەنفالی یەک لە مالومە و لە سۆخماق و لە یاخسەمەل و لە دۆڵی جافایەتی ئێستا ئەو وەفای بەرامبەر ئاوا بێ لە مەجلیسدا داهاتنیشتێ ئەڵێ من یەکێتی نیشتیمانیم خۆشەوێت لە پێناوی یەکێتیە بەکەراوالی یەکەم من هیچم لێ نەهاتووە من لە جێگەی خۆمم من هەر یەکێتیم خۆشەوێت و هەموو ئاواتیشم ئەوەیە یەکێتی ئەم شتانی کە بەرامبەر بە منیا بەرامبەر بە هەرنێ هاوڕێیەکە بەرامبەر بە خەڵکی تر نەیکە بەڵێ کاک بەکر تا چۆن سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگای لەو کێشانەیە کە ئەو گۆڕانکاریانی بەدوای خۆیان هێنا من
ئەوە لە سەداسەد نایزانم بەڵام یەک کێشە نییە بۆ یەک راپۆر نییە بۆ سکرتێری گشتیمان نەنووسی بێ بەڵام من تەقدیریەوە ئەەکەم کە سکرتێری گشتی بەتەنیا سکرتێری یەکێتی نیە ڕێژ جمهوری عێراقا دەوری تایبەتی خۆی هەیە بەڵام ئەو پێشوازی لە دەستی نوێی هەڵبژێراوی سکرتاریەتی ئەنجومەنی ناوەند کرد بڵێ پێشوازی لێکردن و پێما بێ پیرۆزباییشی لێکردن حەقی خۆیەتی ئەوە دەستەیەکی تازەیە هەڵبژێراون بە ئینتیخابات هەڵبژێراون بۆ سکرتارێتیەوە کاتی خۆی ئێمە هەڵبژێراین پێشوازی لەوە گەرمتری لێکردین بەڵێ زۆر باش نووسی بەڵاتی کاک بەکرد بەشێکی زۆر لە تەنانەت لە بەشێک لە کادرەکانی یەکێتی خۆشیان پێیان وایەکە ئەنجومەنی ناوەند نێتوانێت هیچ ئزافەیەک بۆ سەر ئەدای یەکێتی بکەوە ئەم ئەنجومەنە لە پێناوی ئەوە پێک هاتووە کە کۆمەڵە کادر کە لە کۆنگرا دەرناچنەوە بۆ سەرکردایەتی یان هەست بە غوب نەکەن ئەخرێن ئەم ئەنجومەنەوانێ و بەمە زۆرێک لە ڕازیکردن ڕازی ئەکرێن من حەزەکەم ئەو تە پێ بڵێم دەموتەمەرە ئەم کەسانێک کە خۆیان تەسویح کرد بۆ ئەنجومەن ئەیانتوانی خۆشیان تەسویحکەن بۆ سەرکردایەتی 220 کەس خۆ بێ سەرکردایەتی تەرشیح کرد 334 کەس بۆ ئەنجومەن خۆیان تەرشیح کرد کەس بە منی نەوتە خۆ بۆ سەرکردایەتی تەرشیح مەکە کەس بە ئەو برادەرانی ناو ئەنجومەنەکە بوون پیان نەوتن خۆتان بۆ سەرکردایەتی تەرشیح مەکەن هەر کەسە بە کەیفی خۆی کێ حەزی کردووە بۆ سەرکردایەتی خۆی تەرشیح کردووە کێ حەزی کردووە بۆ ئەنجومەن خۆی تەرشیح کردووە لەبەرەوە وانییە کە بڵێنەمە بۆ ئەو کەسانەیە کە عاجز بوون بە ئینتیخابەتدا مؤتەمەرە بەو پەڕی دیموکراتێتەوە هەڵبژێراون ڕەنگە هیواتی هەڵبژێرا بێ مساقی و شوێن نەبێ بەڵام تۆ کاتە سەر ڕێئیدان و ئینتیخابات قسە و نامەیە بە هیچ جۆرێک ئەنجومەنەکەس توانێتی ئیش و کارەکانی خۆی بکە بەڵام ئەوەی کە خەڵک بیری دەکاتەوە هەنێ خەڵکی نەشارزا بیری دەکاتەوە کە هەموو شتێ بە ئەنجومەنەکەیەکرێ ئێستانە تا ساڵێکی تر تا مؤتەمەری چوار ئەگەر قەرار بن ئەنجومەنە بێنێتەوە یا نامێنێتەوە ئەوەی کە لە مێشتی ئەم خەڵکا هەیە و بیانوێ ئەنجومەنێکی ئاوا هەموو شتەکان کا ممکن نییە ممکن نییە بۆ سەرکردایەتی توانێت هەموو شتێ بکات بەس ئەی کاک بەکرد ببوورە ممکنە ئەنجومەنی ناوەند بتوانێ مەکتەب سیاسێک بانکە و لێپرسینەوەی لێ بکە چەند کەس بان کراوە وەزیر بان کراوە ئەندامی سەرکردایەتی بان کراوە ئەندامی مەکتەبی سیاسی بان کراوە ڕەنگە لە دەرونی خۆیان پێ خۆش نەبوو بێ بەڵام بان کراوە و قسەشی لەگەڵ ئەخە بانکردنەکە شێوازی بانگێشکردن و لێپرسینەوە بۆ یان میوانداریکردن بۆ جا تۆ لە کۆبوونەوەیەکی فراوانی ئەنجومەنا کە 100 کەسە ڕەنگە 90 کەسی زیاتر ئامادە بوو بێ وەزیرێ بان کرابێ قسەی لەگەڵ کرابێ ئەو بانکردە من لە پێشە باسم کرد بۆ شکاندنی ئەو وەزیرا بۆ شکاندنی ئەوەندا مەکتەبی سیاسی و سەرکردایەتی نییە بۆ دیدەیەک تێگەیشتن و بۆ ئەوەیە کە تێبگا دەسەڵات هەیە کە ئەتوانێت لێپێچینەوەی لەگەڵ بکات ئەم ئەنجومەنە بۆ ئەوەیە نەک بۆ ئەوەیە ئەداکەی وابێکە دژایەتی دام و دەستگاکانی ترکە بێ هاوکاری دام و دەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان یا هەر حیزبێکی ترکە ئەم تەجروبە تازە بە چاکی بزانێت و بێوێ ئەوانش لە لای خۆیانەوە جێبەجێ بکەن چەندین ئەندام بانکراوە مەسەلە لیژنەی پەیڕەوی ناوخۆی بەڕێوەبردنی مؤتەمەری سێ ئەو لیژنەیە کە چەند ئەندامی سەرکردایەتی تیا بۆ هەر هەمویان بان کراون و لێپێچینەوەیان لەگەڵ کراوە و باسی ئەو مادانە کراوە کە لە ناو مؤتەمەرەکە قەرایی لەسەردراوە و پەیڕەوەکەی لەسەردانراوە یعنی لەوانە بەڕاستی بەڵام ئەنجومەنەکە لەم دوایە ئەوی زیاتر ئیش و کارەکانی خۆی بکات و بە تەئکید کەوتو بۆ سەر ئیش و کارەکانی خۆی تۆ هینێکە کردوتە تەنیا سوپاسنامەیەک ناتوانێت ئەنجومەنەکەوا لێ بکا بێ بەجێی سقی خەڵک شتێکی واو باس کرد سوپاسنامەیە چەندین سوپاسنامە چەندین کێشە ناو ئەنجومەنەکە چارەسەر کراوە چەندین ملاحەزات لە سەربەتی سیاسی دراوە بە سەرکردایەتی ئەوانە بەڵام ئەنجومەنیش تەجروبەیەکی تازە بووە و دەورە لە سەیرە ڕاهاتن ڕەنگە پاش ساڵێکی تر ئەدا ئەنجومەنەکە باش زۆر باشە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە بەڵێ ئێستا تۆ ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستان نیت وایە من لای خۆمەوە بڵێ بەڵێ ینی کەواتە لە ئەنجومەنی ناوەندی شانەمای منکە ئەنجومەنی ناوەند ئەنجومەنی یەکێتی هەر کەس ئەندامی یەکێتی بێ لەوە ئەنجومەنە زۆر باشە
کەواتە وەکو چاودێرێک وەکو کادرێکی کۆنی یەکێتی ئەمەوێ لە ماوەی دوو خولەکاتەنا ئەدا ئەنجومەنم پێ بڵێ ئایا هیچ ئومێدێک هەیە بۆ ئەم ئەنجومەنە جێ خۆی بگرەوە بتوانێت و کارانە بکا کە ئومێدی لەسەر هەڵچنرا بوو ئایا ئومێد بەوە هەیە کە دەستێوەردانەکانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی لەنەوە ئەنجومەنە کۆتایی پێبێت و ئیترەوە ئەنجومەنە ئیشی خۆی بکات و بتوانێت سەر بەخۆیان ئیشی خۆی بکە هەموو دەستگایە لە ناو حیزبەکانە کە هەست بە مەسئولیەتی خۆیان بکەن بزان ئیش و کارەکانیان چییە هەست بەوە بکەن کە زیاڕۆییتیانەکەن فعلەن ئەتوانێت ئیش و کارەکانی خۆی بکە ئەم ئەنجومەنەش حەق وایە لە دوای ئەم سکرتارێتەوە کە ئێمە تیانەماوین تەجروبەی چاکەکانی سکرتارێتەکە خراپەکانی یعنی سەربیات و ئیجابێتی پێشوچی ئەوانە هەموو هەڵ بسەنگێنن زۆربەی زۆری ئەنجامانی ئەنجومەنیش هەست بە مەسئولیەت بکەن تێبگەن لەمە دوا چۆنچۆنی تەعاملەکەن مەکتەبی سیاسیش کە دەسەڵاتی گەورەیە ناوێکێتی نیشتیمانی کوردستانە ئاستەنگ بۆ ئەنجومەنەکە دروست نەکەن و تەعاونێکی باش لە بینانە هەبێ جەنابی مام جەلالیش کە لە مؤتەمەرا قەرارداوە پەیوەندی ئەنجومەن لەگەڵەوە بێ ئەویش باشتر لە جاران جوابیان باتەوە بە تاکیدە و ئەنجومەنە ئەتوانێت شکارەکانی خۆی بکەوە من ئومێدی سەرکەوتن نەکرد بۆ ئەنجومەنەکە زۆر بۆ ئەنجومەنەکە خواتم ئومێدی سەرکەوتن بۆ ئیش و کارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە خواتم هیواداریشم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم مەوزوعی من کابە من پیاوێکم ناڵێم ئەوەم ئەوەم بەڵام زۆر دەمێکە لە یەکێتیا ئیژەکەم زۆریش بۆی هیلاک بووم هیچ جۆرە مەساعاتێکشم لە ناوێکێتیانە بووە هەر بەکرێ حاجی سەفەر بوو میسا شەراوە هاتوومەتە دەرەوە لە ناویەکێتیا هیوادارم ئەم تەعاملی لەگەڵ مناکەدیان لەگەڵ خەڵکی ترانەی کرد زۆر سپاس بۆ بەکری حاجی سەفەر سەرۆکی پێشوو ئەنجومەنی ناوەندی نیشتیمانی کوردستان خۆشەویستانم بە هەر سەرنج و تێبینیە دەتوانن لە ڕێگەی ئیمێل ئەدرەسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێوە بکەن تا بەڕاشکاویەکی تر بە شادیتان نەسپێرم.